بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 241 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئاراستەکراو ڕووبەری هەر شێوەیەک بدۆزەوە. لێرە ئەوەی ڕاستی بە دەبوایە ناوی شێوەکان بنووسن، دەنا زۆر ئاسان نییە هەر کەس لە خۆیەوە ناو لە شێوەکەی بنێ، دەبوایە بیان نووسی بە ئەوە لاتەریبە. لاتەریب واتە دوو لای بەرامبەری یەکسانن وە تەریبن، دوو لایەکانی دی ئەوانیش یەکسانن و تەریبن و هیچ لە گۆشەکان گۆشەی 90 پلە نییە. کە زانیم ئەوە هەر بە خۆم دەبی بزانم چونکە نەیانگۆتیە، بەڵام لاتەریبە ئەوجە کە زانیم لاتەریبە دەبی بچم بگەڕێم لەو هێمایی. ئەو هێمایە زۆر هێمایەکی گرنگە چونکە هێمای گۆشەی وەستاوە کە 90 پلەیە. کە هێمایەکەم زانی ئەوجا ئەو دوو هێڵەی کە دەکەونە سەر هێمایەکە، یەکەم هێڵ ئەو هێڵە ئەوە ناوی چییە؟ ناوی بەرزی. ئەوی دیکە ئەو هێڵە ئەویش ناوی بنکەیە. کەواتە ئێستا بنکە و بەرزی دیاری کرا. بەرزیەکە 2 مەترە، بنکەکە 5 مەترە، شێوەکە لاتەریبە، کەواتە زۆر ئاسانە ڕووبەری ببینمەوە. ئێستا یاسای ڕووبەری لاتەریب دەنووسم. ڕووبەری لاتەریب یەکسانە بە بنکە جاران بەرزی. ڕووبەری زۆربەی زۆری شێوە ئەندازەیەکان بنکە و بەرزیە. زۆر جار لە جیاتی بنکە و بەرزی دەنووسرێت درێژی و پانی لایەکان، بەڵام ئەوەی ڕاستیبی بنکە و بەرزی هەمووی لە هەمووی باشترە بەکاری بێنێن. کەواتە ڕووبەر هەمیشە بنکە و بەرزی، بنکە جاران بەرزی، زۆربەی زۆری ئەو هایە. بنکە کە گۆتمان 5، بەرزیەکەش 2، تەواو 5 جاران 2 دەکات 10، بەڵام شتێکی زۆر گرنگ هەیە، نابی بنووسم مەتر، بەڵکو دەبی بنووسم مەتر 2 جا، واتە 2 جار مەتر. ڕووبەر هەمیشە بە 2 جایە، یان مەتری 4 گۆشەی. پرسیاری ژمارە 4 دیسان نەیان نووسیە ئەو شێوەیە چ شێوەکە. ئەمن لە خۆمەوە دەبی بزانم ئەوە نیمچە لاتەریبە. ئەو هێڵەی ئێرە یان ئەو لای ئێرە یان ئەو بنکەیە، لێرەش ئەو بنکەیە تەریبن، تەنیا 2 دانە تەریبە، 2 دانەکەی دی ئەوانە تەریب نینە، لەبەر هەندێ ناوی نیمچە لاتەریبە. ئەوە ناوی لاتەریبە، بەڵام ئەوە نیمچە لاتەریبە. ئەو دوو لای نا یەکسانن، نا تەریبیشن لێرە بێگومان بە چاو. ئێستا دیسان دەچم دەگەڕێم لە هێمای گۆشەی وەستاو. ئەوە هێمایەکەم دیتەوە، ئەوجا بەرزیەکەی دەبینمەوە. بەرزیەکە ئەو هێڵە بەرزیە کە 10 سانتیمەترە، بنکەکەش یەکەچیان 12ە، لێرە یەکەچیان 3ە. لێرە ناتوانم تەنیا وەچی ئێرە یەک بنکەی وەربگرم و ڕووبەرەکەی ببینمەوە بەداخەوە. ئیشەکە تۆزێک قڕسترە، بەڵام ئێستا هەوڵ دەدەم ئاسانی بکەم. ئێستا ئەمن زانیم 2 بنکە هەیە، یەکەچیان 3ە، ئەویدی 12ە. ئەو 2 بنکانە دەینم کۆیان دەکەمەوە. 3 کۆ 12 یەکسانە بە چەند؟ بە 15. ئەوجا پاشان چ دەکەم؟ ئەو 15ی دەکەمە 2 بەشی یەکسان، واتە 10 بەشی 2 دەکەم. دەکات چەند؟ 7.5. ئەو 7.5 ئەوە ئەو بنکەی دەبی ئەمن بەکاربینم. 7.5 دەکاتە بۆ وێنە لێرە تا ئێرە، دەبی ئەوی بەکاربینم
نەسەیەکە کە گچکەیە، نە 12 کەش کە گەورەیە، شتە چی لە ناوە ڕاست. کەواتە ئەو 7.5 بەکاردەینم، ئەو جە دیسان دەنووسم ڕووبەری نیمچە لاتەریب یەکسانە بە ئەو بنکەی دەینم کە 7.5 ڕووبەر یەکسانە بە 7.5 جاران بەرزیەکەش دەیە. 7.5 جاراندا دەکاتە 75. لە تەنیشتی دەنووسم سانتیمەتری 4 گۆشەیی. ئەوە زۆر گرنگە. پرسیاری 5 دیسان دەبی ئەمن بە خۆم بزانم ئەوە لا تەریبە ئەولایەی تەریبە لەگەڵ ئەولایە. تەریب واتە یەکتری نابڕن هیچ کات. ئەولایەش تەریب و یەکسانە لەگەڵ ئەولایە. ئێستا دەچم دەگەڕێم لە هێمای گۆشەی وەستاو. ئێرە ئەوە بەرزیە، لێرە بنکەکە ئەو هێڵە شینەیە، کامەی وەرگرم هیچ کێشە نییە. ئێرە یان ئێرە هەروەکو یەکە. باشتر وابوو 16یان لێرە نووسیبە ئاسانتر دەبوو لۆ من، بەڵام کێشە نییە. دەنووسم ڕووبەر یەکسانە بە بنکە جاران بەرزی. کەواتە ڕووبەر یەکسانە بە 16.5 جاران 6.2. بە بژمێر ئەو لێکدانەی دروستکە، پاشان لە تەنیشتی بنووسە مەتری 4 گۆشەی. ڕاهێنە نوشکاری پرسیارەکان، ڕاهێنانی ئازاد، ڕووبەری هەر شێوەیەک ببینەوە. تەمەشا دەکەم لێرە لا تەریبە ئەولای ئێرە وەکو ئەولای ئێرەیە. تەریبە و یەکسانە. لایەکانی دیشی ئەولایە تەریب و یەکسانە لەگەڵ ئەولایە. ئێستا ئەمن دەبێ بچم بگەڕێم لە هێمای ئەو هێمای گۆشەی وەستاو، کە ئەو هێمایم دیتەوە یەکسەر دەزانم ئەو هێڵایان ئەو لایە ئەوە بەرزیە. ئێرەش بنکەیە، هەروەکو ئێرەش هەر بنکەیە. کامە بنکەی هەڵبژێرم کێشە نییە. کاتە ئێستا ڕووبەر دەکاتە بنکە جاران بەرزی، واتە 5 جاران 12 دەکاتە 60 مەتری 4 گۆشەی. پرسیاری ژمارە 7 ئەوەش هەر لاتەریبە. لە دوو ئەو هێمای دەگەڕێم. هێمایەکەم دیتەوە ئەو هێڵەی ئێرە بەرزیە، ئێرەش بنکەیە، بەڵام هەمان یەکسانە لەگەڵ ئێرە، کەواتە بنکەکە هەر 16.5. لێکی دەم لەگەڵ بەرزیەکە 3.8 دەردەچی ڕووبەرەکە بە مەتری 4 گۆشەی. ئێرە بە هەمان شێوە ئەوە بنکەکەیە کە 3.5، ئەوەش بەرزیەکەیە کە نیوە. لێکدانی 3.5 لەگەڵ نیو ڕووبەر یەکسانە بە 3.5 جاران نیو. ئەو 3.5 دەیکەمە 2 جاران 3 6 یەکیش 7 دابەش 2 جاران نیو. هیچ کورتکردنەوە نییە. سەرەی کەرتەکان جارانی یەکتر دەکەم، 7 جاران 1 7، ژێرەکەش 2 جاران 2 4. پاشان 7 چەند چار هەیە؟ 1 هەیە و دەمینێتەوە 3 لە 4. 1 مەتر و 3 چارە سانتیمەتری 4 گۆشەی. دێمە لای پرسیاری ژمارە 9. لێرە نیمچە لاتەریبە. تەمەشای ئەو هێمایەی دەکەم. ئێرە ئەو هێڵە ئەوە بەرزیەکەیە 8 سانتیمەترە. بنکەکانیش 2 دانەیە، یەکیان 6، یەکیان 4. بنکەکان دەینم 4 و 6 کۆیان دەکەمەوە دەکات 10. ئەو جە دابەشی 2 دەکەم یەکسانە بە 5. ئەو بنکەیەی بەکار دەینم ڕووبەر
یەکسانە بە 5 جاران 8 یەکسانە بە 40 سانتیمەتری دووجا. پرسیاری ژمارەدە دیسان نیمچە لاتەری بە ئەو هێمای لێرەیە واتە ئەو هێڵە بەرزیەکەیە کە 15 دوو بنکە هەیە یەکەچیان 8ەیە ئەوە 8 و 4 یەکەچیان 10 و 7 بنکەکان چا دەکەم دەیان کەمە یەک بنکەی ناوە ڕاست کەواتە 10 و 7 کۆ 8 و 4 7 و 4 11 8 و 1 9 1 و 1 2 29 و 1 29 و 1 دابەشی دووی دەکەم 29 فاریزە 1 دابەش 2 یەکسانە بە 2 دابەش 2 1 9 دابەش 2 4 دەمینێتەوە 1 11 دابەش 2 5 و دیسان دەمینێتەوە 1 دەکا 4 و 55 4 و 55 لە کاتی دیتنەوەی ڕووبەر ئەوە بنکەکەیە جارانی 15 و فاریزە یەکی بکە ڕووبەرەکە دەردەچی. پرسیاری ژمارە 11 نیمچە لاتەری بە لێرە ئەوە یەک لە بنکەکانە هەمووی ئەوەش بنکەی دووەمە هەمووی پاشان هێمایەکە لێرەیە کەواتە ئەو هێڵە واتە بەرزی کە 14 سانتیمەترە بەرزەکەم زانی ئێستا دەچم بنکەکان چا دەکەم یەک لە بنکەکان 35 هەندێکی 35 هەندێکی 27 با کۆیان بکەمەوە 5 و 7 12 2 3 5 1 6 سانتیمەتر بنکەکەی خوارێ سۆرەکە دیسان کۆ دەکەمەوە 55 و 27 5 و 7 12 5 و 2 7 1 8 82 سانتیمەتر ئێستا دەبی هەردوو بنکەکان دیسان کۆکەمەوە 62 82 2 2 4 6 و 8 4 ئەو جا 144 دابەشی دووی کەم کە دەکاتە 72 ئەو جا ئەو 72 بەکار بینم وەکو بنکەیەکی ناوەڕاست لێکی بدەم لەگەڵ ئەو 4 لۆ ئەوەی ڕووبەری هەموو ئەو شێوەیە ببینمەوە بەڵام ڕێیەکی دیکەش هەبوو ئەویش ئەوەیە هێڵەچیان لەو ناوەندەی کردیا واتە دەتوانم ئەمن ئەو شێوەیە بکەمە دوو شێوە یەکەچیان ئێرە ئەوە بە تەنێ کە نیمچە لاتەری بە ئەوی دیکە ئێرە بۆ وێنە ئەویش بە تەنێ ئەویش هەر ئەو لایەکە شینەکە ئەوە لاتەری بە نەک نیمچە بەڵکو بە لاتەریبی دەچی زیاتر چونکە لێرە 27 لێرەش 27 کاتە ئەگەر ئەمن جارێ ڕووبەری لای شینەکەی بە تەنێ دەربینم بزانم دەکات چەند دەکاتە بنکە جاران بەرزی واتە 14 جاران 27 بە تەنیا دەری دەینم ئەوها ڕووبەری لاتەری بەکەی لای شینەکە دەکاتە 14 جاران 27 تەواو لای سۆرەکە چونکە دوو بنکەی جیاواز هەیە یەکەچیان 35 یەکیان 55 دەبی ئەوانە کۆ بکەمەوە هەردووچیان 35 و 55 5 و 5 10 3 و 5 8 1 9 ئەو جە دابەشی دووی بکەم کە دەکات 45 ئەو جە 45ەکەی بینم لێکی بدەم لەگەڵ بەرزیەکە کە هەمان بەرزی ئێرەیە 14 سانتیمەترە واتە ئەو جارەی لۆلایە پەمبەکەی 45 بینم لێکی بدەم لەگەڵ 14 ئەو ژمارانەی کە دەردەچی ڕووبەرەکە کۆیان بکەمەوە ڕووبەری هەموو شێوەکەی دەردەچی
شیکاری پرسیارەکان پرسیاری 12 ڕامان مێزێکی لاتەریبی هەیە. کاتێ دەینوشتێنێتەوە دەبێتە چوارگۆشە هەروەک لە وێنەکەی بەرامبەر. ئەو مێزەی هەیە کە دەینوشتێنێتەوە دەبیتە چوارگۆشەواتە تەنیا ئەو لایەی دیار دەبی ئەو ناوەندەی کە چوار گۆشەیە. تەنیا ئێرە دیار دەبی ئەو دوولایەکانی ئێرە دەچیتە ژێرەوە دیار نابی. ڕووبەری ڕووی مێزەکە چەند دەکات کاتێک کە کراوە بێ، واتە ڕووبەری هەموو مێزەکە چەندە؟ هەمووی کە ئەوها کرایتەوە نەنوشتایتەوە. دووسێ ڕێ هەیە کە مێزەکە ئەوها کرایتەوە، مێزەکە لاتەریبە، دەگەڕێم بە شوێن ئەو هێمایەی کە دیتمەوە دەبینم ئەو کات ئێرە بەرزیە و ئێرەش هەمووی بنکەیە. هەمووی مانای چێواتە 1 و 2 لەگەڵ 0 و 8 دەبی کۆ بکەمەوە هەتا هەموو بنکەکەم بەدەست بێ. بەڵام ئەمن لێرە بەرزیەکە نەنووسرایە چەندە، لەسەری نەنووسرایە، بەڵام دەتوانم بیبینمەوە زۆر ئاسانە. کود ئاسانە چونکە زانیم کە ئەو لایەی ناوەندێ چوارگۆشەیە، واتە ئەو هێڵە ئەو لایە لێرە هەتا ئێرە هەروەکو ئەو لایەیە لێرە هەتا ئێرە هەروەکو ئەو لایە لێرە هەتا ئێرە هەمان شتە هەر چار لای یەکسانە، کەواتە یەکسەر دەزانم بەرزیەکە دەکاتە 1 و 2 مەتر. ئێستا بەرزیەکەم زانی، بنکەکەش دەزانم، لێک دەدەم ڕووبەر یەکسانە بە بەرزی 1 و 2 جاران بنکە. ئەو دوو ژمارە دەبی کۆ بکەمەوە، 1 و 2 0 و 8 دەکاتە 2 و 8 10 1 و 1 2 کەواتە دەکاتە 2 فاریزە 0 واتە دەکاتە 2. ئەوجە دووی لێک دەم لەگەڵ 1 و 2 2 جاران 2 4 مەتری 2 جا. مێزەکە هەمووی ڕووبەرەکەی 2 فاریزە 4 مەترە. پرسیاری سێزدە پرسیارێکی زۆر بێتامە، هیچ شیکاری ناکەم. دێمە لای پرسیاری ژمارە 4دا. ماوەی 4 مانگە ڕەوەند 1,480,000 دیناری لابوو. لە ماوەی 3 مانگە 1,590,000 دیناری لابوو. لە ماوەی 2 مانگە 1,700,000 دیناری لایە. شێوازەکە ڕیز بکە. ئەگەر شێوازەکە بەم جۆرە بەردەوام بوو ئەو پارەیە دیاری بکە کە بەر لە مانجی پێشتر. بزانە ئەو کوردیای بەر لە مانجی پێشتر. ئەمن هەوڵمدا تێبگەم لێرە هێڵەکم نووسیە وەکو هێڵی ژمارەکان یان شتەکی ئەوها، هەرچەندە وەکو هێڵی ژمارەکان نییە، بەڵام هەر هەتا تۆزەک تێبگەم. پێش 4 مانگ ئەگەر لە ملیۆنەکەی بگەڕێین 480,000 دینارەکەی باسکەین، چونکە ملیۆنەکە لەگەڵ هەمووی هەیە. پێش 4 مانگ 4,800,000 دینار، پێش 3 مانگ 590,000، پێش 2 مانگ 700,000 و هەتا دوایی. ئەو پەیوەندیە چییە لە مابینی ئەو ژمارانە هەیە؟ ئەگەر تەمەشای ژمارەکان بکەم لۆ ئەوەی پەیوەندیەکی ببینمەوە دەبینم 480,000 و 590,000 جیاوازیەکەیان چەندە؟ 110,000. پاشان 590,000 و 700,000 جیاوازیەکەیان ئەوانیش 110,000. واتە هەموو مانجێ 110,000 وەردەگری ڕەوەند. کاتە ئەو مانگەی پێشی 2 مانگ پارەکە 1,700,000 بوو، پێشی 1 مانجیش دەکاتە 110,000 زیاد دەکەم لۆ ئەو 700,000ەی، 1,700,000 دەردەچی 1,810,000 مانگەک پێشی ئێستا. کاتە وەڵامەکە 1,810,000
810,000 دینار، هەرچەندە زۆر زۆر بە ناڕێکی پرسیارەکەیان دەقەکەیان نووسی بوو. پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە پرسیاری 15 بەهای نیو پیتی ببینەوە ئەگەر پیتی 24 بوو. 1/2 جاران 24. 1/2 جاران 24 کورتکردنەوە هەیە 2 دابەش 2 1 24 دابەش 2 12 12 جاران 1 هەر 12 بەهایەکە کردیە 12. پرسیاری 16 3/5 بە شێوەی ڕێژەی سەدی بنووسە. 2 ڕێ هەیە، یەک لەوانە ئەمن ژێرەی کەرتەکەی دەکەمە 100. هەتا ژێرەکە ببیتە 100 ناچارم سەرە و ژێرەی لێکدەم لەگەڵ ژمارە 20. ئەوجە سەرە دەبیتە 60 ژێرە دەبیتە 100 کەواتە دەتوانم بنووسم 60/100. 60/100. ئەوە ڕێی یەکەم. ڕێی دووەم 3 دابەشی 5 دەکەم. 3 دابەش 5 نابی 30 دابەش 5 6 0 فاریزە 6 لە 10 لە هەمان کات 60/100 واتە 60/100. پرسیاری ژمارە 17 ئایا ژمارە 87 خۆ بەشە یان دابەشە؟ پرسیارێکی زۆر گرنگە. ئەمن دەینم بزانم ئایا 87 دابەش دەبی بەسەر 2 بەسەر 3 بەسەر 4 5 بە یەکێک لەوانە. ئەگەر دابەش بوو ئەوە دابەشە، ئەگەر دابەش نەبوو خۆ بەشە. خۆ بەش واتە تەنیا بەسەرە خۆی و بەسەر یەک دابەش دەبی. ئێستا ژمارە 2 ئایا 87 بەسەر 2 دابەش دەبی؟ نابی چونکە خانە یەکانی تاکە کاتە 2 نەبوو. 3 ئایا 87 دابەش دەبی بەسەر 3؟ نازانم، دەینم ڕەنووسەکانی کۆ دەکەمەوە. 8 کۆ 7 یەکسانە بە 15 چونکە 15 دابەش دەبی بەسەر 3 کەواتە 87ش دابەش دەبی بەسەر 3 کەواتە 87 ژمارەی دابەشە. 87 دابەشە. پرسیاری 18 7 و 1 لە 6 جاران 3 لە 4 7 و 1 لە 6ەکەی دەبی ئەمن بینم بیکەمە کەرت. 6 جاران 7 42 لەگەڵ 1 43 دابەش 6 جاران 3 دابەش 4. لە مابینی ئەو 3 و ئەو 6ەی کورتکردنەوە هەیە، هەردووچیان دابەشی 3 دەکەم، 3ەکە دەبیتە 1 6ەکە دەکات 2. ئەوجە چیتکە کورتکردنەوە نییە، سەرەی کەرتەکان لێک دەدەم، ژێرەکەش لێک دەدەم، ژێرە دەبیتە 8 سەرا 43 43 دابەش 8 یەکسانە بە 5 دەبینێتەوە 3/8. 5 و 3/8. پرسیاری 19 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە چێوەی ئەو بازنەیە چەندە کە نیوەتیرەکەی 13 سنتیمەترە و لە جیاتی ڕێژەی نەگۆڕ 3 و 4 بنێ. چێوەکە چونکە نیوەتیرەم هەیە لە کاتی دەرهێنانی چێوەی بازنە دەبی ئەمن ئەو دووەم لە بیر نەچی 2 جاران 13 جاران ڕێژەی نەگۆڕ. لە کاتی لێکدان دەردەچی چێوەکە 81 و 64 سانتیمەتر بە نزیکەی کاتە ئەو ژمارەیە ڕاستە. ئەگەر هاتوو تاقیکردنەوەت هەبوو و کاتت نەبوو هیچ نەبی 2 جاران 13 لێک بدا یەکسانە بە 26 و لە جیاتی 3 فاریزە 4 تەنیا بنووسە 3 ئەوجا لێک بدا 3 جاران 6 18 3 جاران 2 6 یەکیش 7 واتە چێوەکە لە دەوروبەری 7 و 8 یەکسەر دەزانی ئەو هەڵبژاردە هەڵەیە، ئەوە هەڵەیە، ئەوەش هەر هەڵەیە، ئەوە زۆر زۆر نێزیکترە لە 7 و 8. پرسیاری 20 درێژی ئاڵان 2 هێندەی درێژی تارایە و درێژی ئاڵان پیتی 3. ئەو بەڕادجەبریەی کە درێژی تارا دەنوێنێت چییە؟ بێگومان نیو 3. ئەگەر ئاڵان 2 هەندی تاراوی تاراش نیو ئەوەندەی ئاڵانە.
واتە درێژی تارە نیو ئەوەندەی چونکە درێژی ئاڵانە. لێرە هەتمە کۆتایی لاپەڕا 241 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.